گەمەی ناسکی دەرباری هۆشداریەک. تالیراند دەرباریەکی بە ئەزموون بوو، بە تایبەت لە خزمەتکردنی ناپۆلیۆنی گەورەیدا. کاتێک ئەو دوو پیاوە بۆ یەکەمین جار یەکتریان ناسی، ناپۆلیۆن جارێکیان وتی: من ڕۆژێک لەو ڕۆژانە بۆ نانی نیوەڕۆ دێمە ماڵتان. تالیراند ماڵیان لە ئوتێل بوو لە دەوروبەری پاریس. وەزیر لە وەڵامدا وتی: دەبێ من دڵشاد بم ژەنەڕاڵی من، ئینجا لەبەر ئەوەی ماڵی من لە بوادی بۆلۆن نزیکە، تۆ دەتوانیت بە تەقاندنی چەند فیشەکێک لە پاشنیوەڕۆدا خۆت سەرگەرم بکەیت. ناپۆلیۆن وتی: من حەزم لە تەقەکردن نییە، بەڵام حەزم لە ڕاوکردنە. ئایا هیچ بەرازێکی کێوی لە بوادی بۆلۆن هەیە؟ ناپۆلیۆن لە کۆرسیکاوە هات کە لەوێ ڕاوەبەرازی کێوی وەرزشێکی گەورە بوو. بە پرسیارکردن لەمەڕ ئەوەی کە ئاخۆ لە پارکی پاریسدا بەرازی کێوی هەن، ئەو خۆی وەکو کەسێکی دێهاتی و بگرە زۆر سادە پیشاندا. لەگەڵ ئەوەشدا تالیراند پێنەکەنی، بەڵام نەیتوانی بە رەنگاری پێڕابواردنی پیاوێک بکات کە ئێستا لە سیاسەتدا مامۆستای بوو. ئەگەرچی لە خوێن و خانەدانیدا وەها نەبوو، چونکە تالیراند لە خانەوادەیەکی ئەریستۆکراسی کۆنەوە دەهات. پاشان لە بەرامبەر پرسیارەکەی ناپۆلیۆن وەڵامەکەی ئەمە بوو: زۆر کەمن ژەنەڕاڵی من، بەڵام دەتوانم بڵێم تۆ دانەیەک هەر دەدۆزیتەوە. وا ڕێکخرا کە ناپۆلیۆن ڕۆژی دواتر لە حەوتی بەیانیدا دەگاتە ماڵی تالیراند و بەیانیەکەی لەوێ بەسەر دەبات. ڕاوەبەراز لە پاشنیوەڕۆدا ئەنجام دەدرا. بە درێژایی بەیانیەکە ژەنەڕاڵی بە جۆش هاتوو جگە لە باسی ڕاوەبەراز هیچ شتێکی تری لەسەر زار نەبوو. لە هەمان کاتدا تالیراند بەنهێنی خزمەتکارەکانی ڕاستپاردبوو بچنە بازاڕ و دوو دانە ڕەشە بەرازی قەڵەو بکڕن و بیبەنە پارکی گەورە. پاش نانی نیوەڕۆ ڕاوچیەکان و سەگەکانیان بەرەو بوادی بۆلۆن ڕۆیشتن. بە ئاماژەیەکی نهێنی لە تالیراندەوە خزمەتکارەکان یەکێک لە بەرازەکانیان بەڕەڵا کرد. ناپۆلیۆن بە شاگەشکەییەکەوە بازیدایە سەر ئەسپەکەی و هاواری کرد: بەرازێک دەبینم. تالیراند لە دوایەوە مایەوە. نزیکەی نیو سەعات غاردانی ئەسپی بەناو پارکەکەدا پێچوو تا دوجار بەرازە کێویەکە گیرا. هەرچۆنێک بێت لە ساتەوەختی سەرکەوتندا ناپۆلیۆن یەکێک لە یارمەتیدەرانی هاتە لای کە دەیزانی لەوانەیە ئاژەڵەکە بەرازی کێوی نەبێت و ترسی ئەوەی لێنیشت کە ژەنەڕاڵ هەست بە ڕیسوایی بکات کاتێک چیرۆکەکە ئاشکرا ببێت. ئەو بە ناپۆلیۆنی وت: گەورم، بێگومان تۆ درک بەوە دەکەیت کە ئەمە بەراز نییە، بەڵکو بەرازی کێویە. پاش ئەوەی لە تووڕەییدا هەڵچوو، ناپۆلیۆن دەست بەجێ بەغار بەرەولای ماڵی تالیراند ڕۆیشت. بە درێژایی ڕێگاکە ئەوەی لە مێشکدا بوو کە لەوانەیە بکەوێتە بەر زۆر و نوکتە و تەقینەوە بەسەر تالیراندا تەنیا ڕیسواتری دەکات. وا باشتر دەبێت کە بە هەستێکی گاڵتە و گەپی باشەوە خۆی نیشان بدات، لەگەڵ ئەوەشدا نابەدڵیەکەی باش نەدەشاردەوە. تالیراند بڕیاریدا هەوڵ بدات نەفسیەتی برینداربووی ژەنەڕاڵ ساڕێژ بکات. تالیراند بە ناپۆلیۆنی وت: جارێ نەگەڕێتەوە بۆ پاریس، دەبێت جارێکی تر بچێتەوە بۆ ڕاو بۆ پارکەکە. لەوێ کەروێشکێکی زۆر هەبوون کە ڕاوکردنیان سەرگەرمیەکی دڵخوازانە بوو بۆ لویسی 16. تالیراند تەنانەت پێشنیاری ئەوەی کرد کە ناپۆلیۆن ئەو سێتەچەکە بەکاربێنێت کە جارێک لە جاران هی خودی لویس بووە. بە مەرایی و زمان لووسیەکەی زۆرەوە جارێکی تر ناپۆلیۆنی ڕازی کرد بچێتە ڕاو. جەماعەت لە درەنگانی پاشنیوەڕۆدا چوونە پارک. بە درێژایی ڕێگاکە ناپۆلیۆن بە تالیراندی دەوت: من لویسی 16 نیم،
بە دڵنیاییەوە تاقە کەروێشکێکیش ناکوژم. لەگەڵ ئەوەشدا ئەو پاشنیوەڕۆیە پڕ بوو لە کەروێشک. ناپۆلیۆن لانی کەم 50 دانەی کوشت و میزاجی لە تووڕەییەوە گۆڕا بۆ ئاسوودەیی. لە کۆتایی تەقاندنی شێتانەکەیدا یەک سەلەی کرد بە ئاسماندا. هەمان یاریدەدەر لێی نزیک بووە و بە گوێچکەیدا چرپاندی. ڕاستیت دەوێ گەورم، خەریکە ئەو بڕوایەم لا دروست دەبێت کە ئەمانە کەروێشکی کێوینین. وا بۆی دەچم تالیراندی ساختەچی جارێکی تر پێمان ڕابوێرێت. یارمەتیدەرەکە ڕاستی دەکرد. لە ڕاستیدا تالیراند 10-12 کەروێشکی کڕی بوون و لە بوادی بۆلۆندا بەڕەڵای کردبوون. ناپۆلیۆن دەست بەجێ سواری ئەسپەکەی بوو، ڕاستە و ڕەوان گەڕایەوە بۆ پاریس. دوایی هەڕەشەی لە تالیراند کرد. هۆشداری دایە کە بە یەک کەس نەڵێت چی ڕوویداوە. ئەگەر ببێتە گاڵتەجاڕی پاریس، ئەوە دەبێ باجێکی قورس بدات. چەند مانگێکی پێچوو تا ناپۆلیۆن توانی جارێکی تر متمانە بە تالیراند بکاتەوە و قەت جارێکی تر لە بەرانبەڕی سواییکردنەکەیدا بە شێوەیەکی تەواوەتی لێی خۆش نەبوو لێکدانەوە. دەرباریەکان وەکو سیحرباز وان. ئەوان بە شێوەیەکی فریودەرانە یاری بەڕواڵەتیان دەکەن. تەنیا ئەوە پیشانی دەوروبەریان دەدەن کە خۆیان دەیانەوێ بیبینن. بەو فریودان و بەکاربردنەوە شتێکی جەوهەریە. خەڵکی بەدوور بگریت لەوەی کە فێڵەکانت بەدی بکەن و دەستت کەشف بکەن. تالیراند بە شێوەیەکی ئاسایی وەزیری گەورەی دەرباری بوو، بەڵام بە نسبەت یاریدەدەرەکەی ناپۆلیۆنەوە لەوانەیە ئەو بەدڵخۆشکردنی گەورەکەی و گاڵتە و ڕابواردن لەسەر حسابی ژەنەڕاڵ خۆی قوتار کردبێت. بەڵام دەرباری هونەرێکی ئاڵۆزە و تەڵە نەبینراوەکان و هەڵە ئەنقەستەکان دەشێ باشترین دەزڕێیەکانت تێک بدەن. قەت سەرکێشی بەوەوە مەکە لە ناو مانەوڕەکانتدا بگیرێیت. قەت لێ مەگەڕێ خەڵکی ئامۆژگاریەکانت ببینن. ئەگەر ئەوە ڕوو بدات، ئەوا دەست بەجێ تۆ لە دەرکی خەڵکدا لە دەربارێکی شێواز و ڕەفتار مەزنەوە دەبیتە ساختەچیەکی قێزەون. ئەوە گەمەیەکی ناسکە کە تۆ دەیکەیت. هۆشێکی زۆر بدەرە داپۆشینی شوێنپێیەکانت. وەقەت لێ مەگەڕێ گەورەکەت دەمامکەکەت لا بدات.